زانیاریەکان لای تۆچین سەبارەت بە کۆبوونەوەی حەیدەر عەبادی و ئارام شێخ محەممەد وردەکاری زیاتر چێگەر پێمان بڵێ. بەڵێ تەفگەر سڵاو لێبێ دوایەوەی کە دوێنێ ئارامی شێخ محەممەد یاخود دوایەوەی بارودۆخەکانی دووسخورماتوو ڕوویاندا دوابەدوای ئەوە زۆربەی سەرکردایەتی سیاسیەکان بە تایبەتی ئەو ئەندام پەرلەمانەی کە نوێنەرایەتی کورد دەکەن لە هەر پێنج فراکسیۆنەکە کەوتنە جموجۆڵ و هەندێکیان لەگەڵ وەفدێکدا سەردانی دووسخورماتوویان کرد و بەشێکی تریشیان لەگەڵ چەند گروپێکی تر بە چەکدارانی حەشدی شابی کۆبوونەوە و هەر دوێنێ شەو ئارامی شێخ محەممەد جێگری دووەمی سەرۆکی پەرلەمانی عێراق لەگەڵ حەیدەر عەبادی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراقدا کۆبووەوە و بەپێی ئەو زانیاریانە لای ئێمە لە زاری سرو عەبدولواحید ئەندامی فراکسیۆنی گۆڕان بەپێی وتەکانی ئەوەیە کە دانیشتەکە لە سێ تەوەر پێکاتووە تەوەری یەکەم باسی سەرکەوتنەکانی شەنگال و بێجی و ئەو ناوچانەی کە لە ئێستادا لەلایەن سوپای عێراق و حەشدی شابی و پێشمەرگەشەوە کۆنتڕۆڵ دەکرێتەوە چ لە سنووری پارێزگای سەلاحەدین چ لە سنووری پارێزگای نینەوە واتە لە مووسڵ لە سنووری سەنتەری شاری مووسڵ کە دیاریترینیان شەنگالە لە چەند ڕۆژی ڕابردوودا کۆنتڕۆڵ کرایەوە. گفتوگۆی بەشی یەکەمی دانیشتنەکە ئەوە بووە و بەشی دووەمیش سەبارەت بە بارودۆخی دووسخورماتوو بووەوە تێیدا ئارامی شێخ محەممەد داوای لە سەرۆکی ئەنجومەنی وەزیران کردووە کە ڕاستەوخۆ تەداخل کات لەو بارودۆخی کە لە ئێستادا لە دووسخورماتوو ڕوویان داوە بە هەماهەنگی لەگەڵ هێزەکانی پێشمەرگە و پۆلیسی ئیتیحادی و سوپای عێراق و چەکدارانی حەشدی شابیش بۆی بتوانن زووتر ئەو بارودۆخە هێور بکەونەوە. هەڵبەتە بەشێکی زۆری دانیشتەکە لەسەر بارودۆخی ئێستای دووس بووە بۆ پێی کە چەند کوتلەیەک لە شێوەی بەیاننامەی فەرمی و لە شێوەی لێدوانش بە زاری هەڕشە ئامێز هەڕشیان لە ئەو چەکدارانەی دووسخورماتوو کردەوە تا هێزەکانی پێشمەرگە کردووە و بە تایبەتی تر ئەسابی ئەلحەق کە لە سنووری شەنگال و لە سنووری دووسخورماتوو بە شێوەی بەیاننامە هەڕشەی لە هێزەکانی پێشمەرگە کردووە تەوەرێکی دانیشتەکە باس لەوە بووە و لە کۆتاییشدا باس لە پرۆژە یاسای بودجێی ساڵی 2016 کراوە داوایان کردووە کە بە شێوەیەکی باشتر بگەنە ڕێکەوتن بۆی بتوانن زووتر ئەو پرۆژە یاسایە جێبەجێ بکرێت لە پەرلەمانی عێراق و حکوومەتی ئیتیحادیش و حکوومەتی ناوەند هەماهەنگ بێ لەگەڵ یاخود ئەنجومەنی وەزیران هەماهەنگ بێ لەگەڵ پەرلەمانی عێراقدا بۆی بتوانن سەرجەم لایەنەکان ڕازیکەن بۆی کە پرۆژە یاسای بودجێی ساڵی 2016 بە ئاسانی تێپەڕێت. ئەمەوە بڵێم تافگەر من لە ئێستادا لە بینای پەرلەمانی عێراق ئەمڕۆ لیژنەکان لە کۆبوونەوەدان و دیاریترین ئەو لیژنانەی کە ئەمڕۆ ئەگەر کۆبنەوەیکی زۆر گرنگ پێن لیژنەی دارایی یان سەبارەت بە پرۆژە یاسای بودجێی ساڵی 2016 پێشەوەی بچمە ناوەڕۆکی کۆبوونەوەکە یاخود باسکردن لە کۆبوونەوەکەمە بڵێم تافگەر سەرۆکایەتی پەرلەمان دوێنێ بڕیاریدا کە دانیشتەکانی پەرلەمان درێژ کاتەوە بۆ دووشەمەی داهاتوو. هەڵبەتە ئەم بڕیاری دەستەی سەرۆکایەتی پەرلەمان دوای ئەوە دێت کە بڕیاریاندا بوو کە دووشەم کۆتایی بە دانیشتەکان بێەوە هەفتەیەک ئەمە سیستەمی پەرلەمان ئەوهایە هەفتەیەک دانیشتن و کۆبوونەوەکانی لیژنەکانەوە هەفتەیەکش مۆڵەتە پشوو دەدەن. بەڵام ئەم بڕیارەی سەلیم جبوری دوای ئەوە دێت کە نیەتێکی وایە لەلایەن سەلیم جبوری بۆی پرۆژە یاسای بودجە هەرچی زووە بچێتە بواری جێبەجێکردنەوە بۆ پێی کە ئەو پرۆژە یاسایە چ لە گەیاندنی لە ئەنجومەنی وەزیرانەوە بۆ پەرلەمانی عێراق تاخیر بوو نزیکەی 10 ڕۆژ و چ لە بڕیاردان و مساداقەکردنشی ئەگەری هەیە تاخیر بێ. بۆیە سەلیم جبوری بڕیاری داوە کە دانیشتەکان درێژە پێ بدات تا دووشەمەی داهاتوو و چاوەڕوان شەکێ سبەینێ لە دانیشتنی یاخود لە خشتەی کاری دانیشتنی دەستی سەرۆکایەتی پەرلەمان خوێندنەوە بۆ پرۆژە یاسای بودجێی ساڵی 2016 خوێندنەوەی دووەمی بۆ بکرێت و دواتر دەنگدان لەسەری. هەڵبەتە دوای ئەوەی کە وا بڕیارە ئەمڕۆ لیژنەی دارایی بچێتە کۆبوونەوەیکی گرنگەوە سەبارەت بەو پرۆژە یاسایە و ئەگەری زۆرش هەیە وەکو پرۆژە یاسای یاخود راپۆرتی کۆتایی خۆیان بنووسنەوە و ڕەوانەی دەستەی سەرۆکایەتی بکەن تاکو دەستەی سەرۆکایەتی پەرلەمانیش بیکاتە خشتەی کارەوە چونکە فشارێکی زۆر لەلایەن دەستەی سەرۆکایەتی پەرلەمان هەیە بۆی کە ئەو پرۆژە یاسایە بڕاتە بواری جێبەجێکردنەوە. بەڵێ تەبگەر. بەڵێ سپاس بۆ ئومێد محەممەد بەرپرسی نووسنگی نارتی کە لە بەغدای پایتەختەوە لەگەڵمان بووی. سپاس بۆ زانیاری.